زۆر خۆشە لە کاتێکە تەلەفۆن بۆ یەکێکەکەین یان ئەچین بۆ ماڵی یەکێک سەیری کاتەکە بکەین زام ئەم کاتە گونجاوە ئەمە حاڵەتێک ئەگەر ئینسان حاڵەتێکی زەرور بێ ئەمە قەی ناکە بەڵام بۆ پرسیارێکی ئاسایی زۆر ناخۆشە لە ناوەختا تەلەفۆن بۆ خەڵک بکەین ماوەیەک پێش ئێستا شەوگاریش کورتە لە سعاتی تقریبا 3:30 بانگێدا و کاتە لە سعاتی یەکی شەو تەلەفۆنێکم بۆ هات ڕای چەڵەکاندم وتم فەرموو وتی مامۆستا وەڵا ئەزانم کاتەکەیشی ناوەختە بەس بێزەحمەت پرسیارێکم هەیە زۆر لەسەر دڵم قورس بوو وتم فەرموو ئاخر پرسیار لە سعاتی یەکی شەو مامۆستا وەدەم خۆ هەڵسێنەگەرێت چۆن جواب بداتەوە جوابم داوە حەزم نەکرد دڵی بشکێنم بەڵام بەڕاستی زۆر ناشرینە هەر کاتێکە تااقەتمان هەبێت تەلەفۆن هەڵبگرین و تەلەفۆن بۆ خەڵکی بکەین جوان وایە ئینسان کاتێ تەلەفۆن ئەکا یان ئەچێ بۆ ماڵی ئەو کەسە لە پێشە سەیری بکە بزانم کاتەکەی گونجاوە یان نا بالفعل مامۆستا ینی جاری وا بووە تەلەفۆنی بۆ من کردو لە 12:30 سەیرەکە ئەوەیە تێر داوای لە بردنەکە مامۆستا وەڵڵاهی کاتەکەی ناوەختە وە بزانم لە خەوشم کردی وەڵڵاهی من و کۆمەڵی برادەر دانیشتوین پرسیارێکی شەرعیمان لا دروست بووە وتمان با لە مامۆستا بیکەین پرسیارەکەش یعنی پرسیارەکە هیچ زەرونی ئەو وەختە بۆ نمونە قوربانی ئەگەر وا بێ یان وا بێ خۆم پرسیارە نەکات کات قوربانیە نا دەست چقۆکە بە دەست و خەریکە عینەی دەمل حیوانەکە خەریکە سەریە بڕی یعنی بۆچی ئیلا ئەو کاتە ینی بەڕاستی قسەکە زۆر جوانە و هەروەها من ئەوەش ئیزافاکەمە سەری مراعاتکردنی کات وەخت بۆ سەردانی نەخۆش مامۆستا ئەو ڕۆژێ برادرێک گوتی تەسەورەکەن خەڵک سعات 11 شەو هاتۆ بۆ لای باوکم کە نەخۆش بووە 11 شەو مامۆستا لە هاوینە 11 شەو بڕۆی بۆ لای نەخۆش ئێمە لە ڕاستیە هیچ ئەتەکێت نییە و هیچ ئاداب نییە و ئەمە شتێکی زۆر ناشرینە بەڕاستی خدای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە